کەسانێک جا بە تایبەتی ئیسلام فێرمان دەکات کە لە ئاخیر زەماندا کەسانێک پەیدا دەبن بە ناوی ئیسلامەوە زوڵم لە خەڵک دەکەن بە تایبەتی شیعاری نهێنی شیعاری ژێربەردەی دوژمنانەوەیە حارب الئیسلام بالئیسلام بە ئیسلام جەنگ لەگەڵ ئیسلام دەکەن دەبینین کەوا لەولاوە کەسێک بە ناوی ئیسلامەوە ڕاست دەبێتەوە جا تورکیایە جا عەبادیە مالیکیە داعشە ئێرانە هەر کەسێکە کەوا ڕاست دەبێتەوە بە ناوی ئیسلامەوە قسە دەکات و زوڵم لەو خەڵکە دەکات ناوێکی تەزویری وەرگتووە باکراوندێکی ئیسلامی وەرگتووە بەڵام لە ناخەوە پڕیەتی لە بەرنامە بۆ گەنەکانی خۆی کە ئیسلام لێ بێبەریە یان هەر ئاینی هەر بەرنامەیەک کە بێکا زوڵم و سەمی تێدا دەکرێت بە ناوی عەدنانێتەوە ئیسلام دژی هەر هەموو ئەوانەیە ئیسلام پێمان دەڵێ مامەڵە لەگەڵ ئینسانەکان بکەن لەسەر نەمای مرۆڤ بوون وەلەقەد کەرڕەمنا بەنی ئادەمە من ڕێزم لە بەنی ئادەمی سار کردووە لەسەر نەمای ئەوەی کە خوای گەورە تۆی وەکو مرۆڤ دروست کردووە خوا ڕێزی لێ ناوی بەڵام کەسانێک زوڵم دەکەن گەلی ئێمە گەلی کورد بەدەیان ساڵە قوربانی دەدات وە لەژێر ناوی ئاینی پیرۆزی ئیسلامیش داخەدری لێ دەکرێت سەدام حوسێنی دیکتاتۆر سوورەتی ئەنفالی بەسەر میلەتی کوردی مەزلومدا ئاوەژوو کردەوە دەیگوت ئەوانە مشاغبن ئەوانە متەمەڕیدن ئەوانە ئیسلام نین گیان کوژن خەڵایە ئەوانە پێویستە لەبەین ببرێت بە هەمان شێوەش ئەمڕۆ داگیرکەرێکی گەورەتر لە سەدام حوسێن هۆلاکۆیەکی بێویژدان بە ناوی ئەردۆغان کە دەیەوێت سیستەمی داگیرکاری دەوڵەتی عوسمانی زیندوو بکاتەوە پەلاماری گەلی کورد دەدا لە هەر پارتێکی کوردستان لەکوێ کوردێکە بێت لەکوێ سەرهەڵدانێکە بێت جیاوازی پێ ناکات دەڵێ ئەوە کوردە و نابێت بێت ئێمە ڕیفراندومی باشووری کوردستانمان دیت چۆن داگیرکەرانی کوردستان تەراتێنیان دەکرد دەوڵەتی تورک لە هەموویان گەرمتر بوو بۆ سەرکوتکردن و پەلاماردانی خەڵکی باشووری کوردستان لەو ڕۆژانەدا کە ئەو سەرۆکی ئەوەی باتیکان هاتە کوردستان لەسەر شتێکی بچووک چی کرد ئەردۆغان بەڕێزەکان ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی قبوڵ نییە ئاینی ئیسلام ئاینی پێکەوە ژیانە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی یەکگرتوویە بۆیە ئێمە لە بەرنامەماندایە وەکو ئەنجومەنی گەل لە بناری قەندیل دەستورە کۆمەڵایەتیەکان کە چۆن ماپیرانمان ژیان و تێیدا ژیان و زیندوو بکەینەوە مەولودنامە لەگەڵ ئەوەیدا کە شتێکی دینی پیرۆزە و شتێکی کۆمەڵایەتی پیرۆزیشە